مەساو کاتت باش سعودمان تکەمانەوەسانە ئەو چۆن لە دەرەوەی لە بازار والله هەدەوە ئیفتەمە پیاسەکە دەکەن دە ئیشمانە ئێمە بەرنامەی لاپەڕینە هەجاری بەرنامە لەگەڵ کەسایەتێک نووسەرێک شاعیرێک دەکەین ئێستا وێنەیەکمان پێمە خۆش نیشانی بەڕێز دێمزان دەیناسی ئەو فریاد بەڵێ فازە بەڵێ فریاد بەڵێ بەڵێ فازە دەیناسم کۆیە بەڵێ زۆر سپاس ئەهلەوەسانان ئێمە بەرنامەی لاپەڕینە هەجاری بەرنامە لەگەڵ کەسایەتێک دەکەین نووسەرە هونەرمەندە شاعیرە ئێستا وێنەیەکمان پێمە خۆش نیشانی بەڕێز دێمزان دەیناسی بەڵێ دکتۆر فریاد فازڵ ماڵزان کوێ وێنەیەکمان پێمە خۆش نیشان دێمزان دەیناسی کارچن وێنەکە وڵی بەداخۆ ناوە قوربانە کاتت باش هەموو کاتێک باش بەکرد وەزاتان زۆر سپاس بەڕێزی سەرچاو خوێنەر لە چ ئاستێک دەبینی وڵا باشە ینی ئێستاکە سەرڕای هەموو کێشە شتانە باشە خەڵک دەخوێنەوە بە هەندێ هاوینە و گەرمایە و باشە ینی زیاترستانان کاتی دەوامی خەڵک زیاتر کتابی دەکرێت بەس هاوینانش لەو باش ینی هات زیاتر منهجی مەکتەبیان ئەوەش دەفرۆشن کتێبی دەرێش هەموو شتێ هەموو جۆرە کتێبگە ئەوی داوا بکرێمە دەفرۆشن ئێمە بەرنامەی لاپەڕینە جاری بەرنامە لەگەڵ کەسایەتێک دەکەین نووسەرە شاعیرە ئێستا وێنەیەکمان پێمان خۆش نیشانی بەڕێز دێمزان دەیناسی سەفر بەڵێ دەیناسمەوە دکتۆر فازڵ عومەر ئەو لە ئەڵمانیادا دەنشی سان کتابی کتابەکانشی کتابی زۆر چاشەیە یەک لەوانە زمانی ئەڵمانی ئەوانە هەر زۆر داواکاری زۆر هەیە کتێبیشتریش هەیە کتێبە دەگمان بۆ کتێبەکە دەگمانە بەزاوی شوێی لێ کردێ کە هەندەشتی لۆ زیاد کردێ بەڕاستی کتێبەکەی زۆر جوان کردێ ئەوە بڵێ ئەوە شان ناوکەیتی کتێبشی زۆر چاکە زیاد کرێت دکتۆر فریاد مەسەرەن ئەو لە ئەوە ئەسلەکەیتی ئەوە لۆ زیاد کردی بزانە ئەو لێ هەم بۆ نووسینەوە هەم بۆ بڵێ شتێکی زۆر چاک کتابی چاکن کتابەکانی هەمووی زیاتر لە ئەڵمانی چاپ کرا لێوێن درە بەس ئەوکە گرانە نرخەکە گرانە نرخەکانی بەنسبەت کوردستان زۆر گرانە بەس کتابی زۆر چاکی لە ئەی فێربوونی ئەڵمانی بوێتن ئەو کتابەکانی زۆر چاک لەگەڵ خوێنی کتێبی دەرەکی چۆنی باشیان وڵای وەسەتە ینی لە بە ئیش و کار و مەجالێت چێوهانە نییانی بەس بای ئەوەن دەش خینەوەمان هەیە ئیشەڵا بەردەوام دەبین نەخینەوەی کتابش زۆر شتێکی باشە بەس وڵای زوریفی ئەوڕۆکە لەبەر ئەوەی کە مەشغەڵەتی ژیان و دنیا و کەسابەتوانە بەڕاستی بەڕێکدا بڕینە لەش ساغبی تەندروست باش بیش سپاس دەکەم ڕێگەوە ئێمە وێنەی نووسەر و کەسایەتێکمان پێمان خۆش بوو نیشانی بەڕێز دێمزان دەیناسی وڵای ئیشەڵا دەیناسین وڵای نایناسم ئەوە دکتۆر فریاد نییە؟ بڵێ چۆن ناسی؟ وڵای کەسێکی ڕۆشنبیر و زۆر چالاکە پێم وابی لێرەش ناژی دکتۆر فەریاد فازڵ عومەر لە ساڵی 1950 لە شاری سلێمانی لەدایک بووە. قۆناغەکانی خوێندنی لە سلێمانی تەواو کردووە. لە ساڵی 1970 یەکەم گۆڤاری نۆبەرە بڵاو دەکاتەوە. هەر لەو ساڵەدا کتێبخانەی بەشی کوردی لە زانکۆی بەغدا دادەمەزرێنێت. زیاتر لە 50 کتێبی کراوەتە شێوەی مەلزەمە. لە ساڵی 1976 لە تەلەڤیزیۆنی کەرکووک بەرنامەیەک پێشکەش دەکات بە ناوی زانکۆی سلێمانی. لە ساڵی 1966 بەهۆی پەیوەندیەکانی بە بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد لە کەرکووک دەستگیر دەکرێ و بەهۆی ئەشکەنجەدانەوە چاوی ڕاستی لە دەستدەدات. لە ساڵی 1970 کوردستان بەجێ دێڵێ و ڕوو لە وڵاتی ئەڵمانیا دەکات. ساڵی 1982 بڕوانامەی دکتۆرا بەدەستدێنێت. ماوەی 38 ساڵە دەرسی زمان و ئەدەبی مێژووی کورد لە زانکۆی ئازاد لە بەرلین دەڵێتەوە. دامەزرێنەر و سەرۆکی ئەکادیمیای کوردیە لە بەرلین. لە فەرهەنگێکدا 111,000 وشەی کۆکردوتەوە وەک فەرهەنگێکی ئەکادیمیایی بۆ زمانی کوردی. لە پاڵ ئەرکی زمانەوانیەکەیدا لە کۆلیژی ئازادی بەرلین کاری وەرگێڕانیش دەکات. لە ساڵی 1970 ئینستیتوتێکی خوێندنی کوردی لە بەرلین دادەمەزرێنێت و دەستگایەکی تایبەت بۆ چاپ و بڵاوکردنەوەی بەرهەمەکانیان
دادەمەزرێنێت و تاکو ئێستا 38 کتێبی خۆی لەو دەستگایەدا بڵاو کردوتەوە. بینەرانی ئازوو خۆشەویستم کاتتان باش، خۆشحاڵین لە بەرنامەیەکەی لاپەڕا بە دیداری ئێوەی خۆشەویست شاد بووینەوە. دیدار و گفتوگۆکردنی ئەم جارەمان لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر فەریاد، دامەزرێنەر و سەرۆکی ئینستیتوتی کوردی لە بەرلین لە ئەڵمانیا. دکتۆر گیان زۆر سپاس بۆم دەرفەتە کە بێمت بەخشی و میوانی بەرنامەکەمان بووی. سپاس بۆ ئێوە و سڵاوی تایبەتیم بە بینەرانتان پێشکەش دەکەم. زۆر سپاس. پێمان خۆش بوو ئەوە بپرسین دکتۆر فەریاد سەرەتا چۆن خۆشویستنی کتێب و خوێندنەوە لایەن چەکەرەی کرد و ئاشنا بوو، لە چ ئاستێکی تەمەنا بوو؟ من وا تێگەم لە تەمەنی 5 ساڵی مابووم کە باوکی ڕەوانشادم هەموو ئێوارەیەک ئەڕۆی دەستمە کرد بە گریان بە دوایە، حەزمە کرد لەگەڵ یا بڕۆم بەڵام نەیە بردم لەگەڵ خۆیە. شەوێ بە گریانەوە ئەچوومە ناو جێگا و بەیانی کە خەبەرمە بۆ سیرمە کرد باوکم لە ناو جێگاکەدایە. ئەمە چیرۆشێکی سەیری لە مێشتی منا دروست کرده بوو. وام لێ هاتبوو عاشقی ئەوە بووم کە لەگەڵ باوکمە ئێواران پچمە دەرەوە تا ئێوارەیەکیان باوکم بردمی لەگەڵ خۆیە. کاتێککە بردمی پیاوێکی نورانیم ناسی ناوی مەلا حەمیدی حەمدونی زەکی بوو، شاعیرێکی بەتوانا، پیاوێکی نیشتمان پەروەر، کوڕی شاعیرێکی گەورەی کورد کە مەلا حەمدونی زەکی بوو کە لە سلەیمانیا بەناوبانگە بەوەی کە بە زگماک شوێر بووە و لە توانایدا هەبووە بەزەین زۆر شت بناسیێتەوە. ئەم پیاوە بەداخەوە مەلا حامید چاوی کوێر بوو شانامەیەکی بەدەستەوە بە ناونیشانی شانامەی شێرزاد و گوڵشاد و هەموو شوێ باوکم وەکو قوتابیەکیەوە چوو بۆ لای و ئەو هۆنراوەکانی ئەو تو باوکم هۆنراوەکانی ئەنووسیەوە. ئەمە لە تەمەنی 5 ساڵی مابوو. من دەرکم بەوە نەئەکرد کە ئەم خۆشەویستیە، ئەم پیاوە نورانیە، ئەم زمان پاراویەی ئەم کەسە ئەبێتە کەرەسەیەک و چەکەرەیەک لە ڕۆحما ئەڕوێ کە گەورە بووم بۆم دەرکەو کە ئەو پیاوە بێ ئەوەی مامۆستان بوو بێ ئەوەی ڕۆژێ لە ڕۆژان لە حجرەکەیان دانیشت بووم گەورەترین مامۆستان بووە. من وا تێگەم یەکەم هۆنراوەشی کە لەبەرم کرد بێ و هۆنراوەیە کە ئەڵێ کاکە کەلەی کورد بە پیچی کاوە کرمی نامرێ، کوتکوتی کەی کوڕگەلی کورد کەس هەڵ ناگرێ، کەڵکەڵەی کوردایەتی کۆنا لە کەلەی کۆمەڵا تا نەهاڕێ مۆتەکەی کورد کەڵکی لێ وەرناگرێ. پیاوێکی زانا و دانا. بەختەوەریشم بەوەی کاتێک کە بووم بە قوتابی و لە زانستگای بەغدادەم خوێند و یەکەم گۆڤارم بە ناوی خوێندکارانی کوردەوە لە بەغا بە ناونیشانی نۆبەرە بڵاو کردەوە، یەکەم وتارم لەسەر و شاعیرە نووسی. لەبەرەوە من واتی ئەگەم ئەگەر مامۆستان بوو بێ، ئەگەر کەسێک بوو بێ کە فێری ئەدەبی کردبم، ئەگەر کەسێک بوو بێ کە فێری زمانی مەڵاشومی بە زمانی کوردی هەڵدا بێتەوە، جگە لە دایکی ڕەحمەتیم کە زمانێکی زۆر پاراوی هەبوو، من واتێگەم بە هەموو جۆرە قوتابی دایکم بووم، جگە لەوەی کە باوکشم پیاوێکی خوێندەوار و لێهاتوو بەتوانا بوو کە وابێ سەرەتای خوێندنم لە ماڵەوە دەست پێ دەکات. بەڵێ مامۆستا زۆر جەخت لە زمانی کوردی و وشە و پیتی کوردی دەکەیەوە. ئایا تاکو ئێستا زمانێکی ستاندارد بە خۆمان هەیە وەکوونەتەوەی کورد؟ زمان لە باوەشی دایکە پەروەردا بێ، بۆیە ئەڵێن زمانی دایک. ئەگەر دایک زمانێکی ڕەوانی هەبێ مناڵەکەشی زمانی ڕەوان دەبێ. ئەگەر دایک بایەخ بە زمانی خۆی نەدا و نەزانێ ئەو زمانەی کە پێی ئەدوێ ئەبێتە چەکەرە و لە دەرونی مناڵەکەیدا چەکەرە دەکا و ئەڕوێ، ئەوە منداڵەکە سەرگەردانە بێ بە جۆرێک پەروەردە ئەکرێ کە زمانێکی شڕۆڵەی ئەبێ. گرفتی ئێمە لەوەدایە لەم وڵاتی کە ئێمەدا تێیدا دەژین بەداخەوە گەلێ جار
لە ماڵەکاندا مناڵەکانمان فێری کوردیەکی جوان دەکەین و دەینێرینە قوتابخانە بەڵام بەداخەوە لە قوتابخانەکانە مامۆستای وای تێدایە کە خۆیان شارەزای زمانەکەنین ئەو مناڵی کە دەینێرین و ئەو زمانە پاراوەی پێەیە لە قوتابخانە زمانە پاراوەکەی لێدەسەنەوە و زمانێکی کڵۆڵی فێر دەکەن. زمان بۆ ئێمە نیشانەی بوونمانە. ئەگەر هاتایە کورت لە توانایان نەبووایە پارێزگاری زمانەکەی خۆی بکە، من لەو باوەڕەدا بووم ئەمڕۆ ڕەنگە کورت بەم شێوەی کە دەیبینین نەبووایە. کەوابێ زمانی کوردی یەکێکە لە بنچینە هەرە سەرچیەکانی بوونی کورد کە پەیوەندی بە بوونی کوردیشەوە بێ کەوا بێ زمان ئێمە ئەبێ بایەخێکی گەورەی پێبین. گەلێک کەس باسیەوە کادەڵێ زمانی نووسین، زمانی ستاندارد، زمانی تر. ئێمە لە ساڵی 1970ەوە لەم وڵاتەدا کە کوردستانی ناوەڕاستی پێدەڵێندا لەم وڵاتەدا زمانی کوردی بۆ بە زمانی قوتابخانە لە سەردەمی شێخ مەحموودی نەمرەوە واتە لە 1990 ئەم زمانە لە قوتابخانە سەرەتاییەکانە خوێندراوە. ئێستا نەک لە قوتابخانە سەرەتاییەکاندا بەڵکەوە زیاد لە 30 ساڵە لە قوتابخانەی سەرەتایی و ناوەندی و ئامادەی و تەنانەت لە زانکۆکانیشتا لەگەلێ بەشدا دەخوێنرێ کە ئەمە شانازیە بۆ ئێمە و بە زمانی کوردی. بەڵام بەداخەوە هێشتا زمانی کوردی گرفتی هەیە، گرفتەکانی گەورەترن لەوەی کە ئێمە چارەسەری بۆ دابنین. چارەسەر بە تاقی تەنیا بە ئێمەی زمانەوان داناندێ، چارەسەر ئەبێ سیاسیەکان بیری لێ بکەنەوە، ئەبێ دام و دەستگای لێ هاتووی بۆ دابنێن. ئێمە لە وڵاتە کە تیا دەژین کۆمەڵێت دام و دەستگای فرەڕەنمان هەیە. بەداخۆ من وا هەست دەکەم کە ئەم دام و دەستگانە هەست بەوە ناکەن کە لێپرسراون بەرامبەر بەو کارە، کەوا بێ دام و دەستگایەکی تایبەت بە زمان دابنێ وەک چۆن نەتەوەکانی تر لە ئەوروپا هەیەە، بۆ نمونە فەڕەنسیەکان هەیەە، ئەو شانەی کە دەخیلن و دێنە ناو زمانەکەەوە پێش هەموو شتێ ئەی پاڵێون بڕیار لەسەرەوە دەدەن ئایا ئەو زاراوەیە ئەو شەیە بەکار بهێن یا بەکار نێنێ پۆڵۆنەکانی شەروان. بەداخەوە ئەڵمانەکان ئەم کارە ناکەن، زمانەکەیان بەو شێوەیە ناپارێزن. من لەو باوەڕەدام چووکە زمانێکی فەلسەفی و زمانێکی باڵایە ترسی ئەویان نەبێ، بەڵام واتێ دەگەم ڕۆژێکیش بێ ئەڵمان ئەو ترسی لێبنیشێ و ئاگاداری زمانەکەی بێ. ئێمە گرفتی گەورەمان هەیە، گرفتەکانە بێ بگەڕین بۆ ئەوی چارەسەری بکەین. مامۆستا لەوێ تۆ چەندین ساڵە لە ئەڵمانیا دەژی، لەوێ گۆڕانکاری بەسەر زمانی ئەڵمانی داهاتووە وەکو شەسازی و زمان بەردەوام لە خۆ تازەکردنەوەدایە. هیچ زمانێک وەستانی بۆ نییە، زمان وەردەگرێ و دەدا. ئەم وەرگرتن و دانا لە هەموو بارێکەوە ئەیبینی. ئەمڕۆ ئەم جیهانگیریەی کە تیا دەژین، ئەم مێدیایی کە کەوتۆتە کار بە جۆرێکی ئەو تۆیە بەداخەوە کۆنتترۆلە زۆر کەم بووتەوە. لەبەرەوە زمانی ئەڵمانی هەمیشە لە خۆ تازەکردنەوەدایە تا خۆ تازەکردنەوەیکی بەردەوام. من پێم ناخۆش ئەگەر پرسیال لە من بکەیت، چونکە هەندێک وشەی دەخیلی ئینگلیزی هاتووە و دەرگای بە زمانی ئەڵمانی بەردەرگای زمانی ئەڵمانی گرتووە. من لەو باوەڕدام ڕۆژێکە بێ ئەڵمانەکان بیر لەوە دەکەنەوە کە سنوورێک بۆ هاتنی ئەو شاڵاوی وشەی ئینگلیزیە دابنێن کە ئەمەش تا ئێستا بیریان لێ نەکردوێتەوە، بەڵام دەبێ بیری لێ بکەنەوە. گەر بیری لێ نەکەنەوە ڕۆژێکە بێ هێندە وشەی بێگانە بە تایبەتی لە زمانی ئینگلیزیەوە دێتە ناو زمانەکەیانەوە کە خۆشیان حەزی پێ نەکەن. مامۆستا باسی پرۆسەی سیاسیت کرد بۆ بەرەو پێشخستنی زمانی کوردی لە کوردستان. یعنی ئایا چی بکەین بۆ ئەوەی زمانێکی پاراومان هەبێ، هەم بۆ نووسینەوە ئێستا بۆ نمونە کتێبەکانی زۆری هەڵی تایە، هەڵی زمانەوانی، ینی بۆ نمونە هەر وشە سازی، وشەی عەرەبی تێدایە، وشەی فارسی تێدایە، وشەی تورکی تێدایە، یعنی نووسینی کتێبەکان. زمان وەک هەموو زمانەوانێک دەیزانێت چوار بنچینەی سەرەکی هەیە، واتە لەسەر چوار کۆڵەکە بنیادراوە. کۆڵەکەیەکیان پێی دەڵێن دەنگسازی، کۆڵەکەیەکیان پێی دەڵێن وشە سازی، کۆڵەکەیەکی تریان پێی دەڵێن ڕستە سازی، چوارەم کۆڵەکەشیان پێی دەڵێن فەرهەنگ ناسی. کە ئێمە باسی دەنگ سازی دەکەین ئەبێ سنوورێک دابنین بۆ ئەو دەنگانەی کە لە زمانەکەماندا هەیە. زمانی کوردی
بە تایبەتی لە سەدەی بیستەمە و لە ناوەڕاستی سەدەی بیستەمەوە دەست بەوە کراوە کە زمانێکی دەنجیەوە تە بۆ هەر دەنگە لە دەنگەکانی وێ تیپێک دانراوە ئەمە وای کردووە کە زمانەکەمان ڕاستی کلۆڵ نەبێ بەو شێوەی بۆ نمونە زمانی عەرەبی و زمانی فارسی تا ئێستاش سەر و بۆر و ژێری بۆدا ئەندێ بەڵام ئێمە زمانی کوردی چارەسەری ئەو سەر و بۆر و ژێرەمان کردووە کە ئەمانە بزوێنی کورتی پێدەڵێن و وێنەمان بۆ ئەم بزوێنە کورتانە داناوە ئەمانە وایە گرفتێکی زۆر گەورەمان لە زمانە مامۆستایانی پێش ئێمە چارەسەر کردووە ئەمە ئەوە ناگەێنێ کە ئێمە هێشتا گرفتمان نەماوە گرفتمان ماوە گرفتەکەشمان لە چڵویە چۆن چارەسەریکەین دکتۆرجان چارەسەرکردنی ئاسانە ئەویش بەوەیە کە دام و دەستگایەکی لێهاتوو دابندێ و مامۆستای کارامەی بۆ تەرخان بکرێ و بیر لە کاد نەکرێتەوە بەڵکە بیر لە پلانێکی گشت گیر بکرێتەوە بۆ ئەوەی پاشە ڕۆژی ئەو زمانە دیاری بکەن هەموو مامۆستایەک ئەگەر خۆی بە مامۆستای زمان دابنێ بەلای منەوە مامۆستای زمان نییە مامۆستای زمان کەسانێکن کە شارەزاییەکی قوڵیان لە ئەدەب و زمانی نەتەوەکەدا هەبێ شارەزاییەکی قوڵیان لە مێژووی نەتەوەکەدا هەبێ کەوا بێت تۆ پێش ئەوەی کە ئەدیبی پێش ئەوەی زمان زانبی ئەبێ خوێندەوارێکی زۆر باشبی ئێمە کەسانێکمان هەیە زانستکارن بەڵام بەداخەوە خوێندەوارێکی باش نین ئەمە گرفتی گەورەی بۆ ئێمە دروست کردووە وا گرفتەکە بە پلەیەکی ئەو تۆیە کە تۆ لەگەڵ یا ئەدوێیت یەکسەر هەست بەوە دەکەی کە بەداخەوە ئەم کەسە پلەی خوێندەواری کەمە لە ڕووی پلەی شەهادەت نامە و شەهادەت نامەی باڵای هێناوە بەڵام لە ڕووی پلەی خوێندەواریەوە چرای خوێندەواریەکەی کەس ئەسوودێ چرایەکیش ئەگەر کەس بسووتێمان ناوایە تۆ هەست بەوە دەکەی کە ڕووناکی و پێ نابەخرێ کە ڕووناکیشی پێ نەبەخشیت لە تاریکی ئابی باشتەوە لەوەی ڕووناکیێکی کزە بنێ چونکە لە تاریکەکە پەلە کوتی بەڵام لە ڕووناکیە کزەکەدا ڕەنگە و ڕووناکیە کزەوال لێ بکات ئەوەی تر کزێ بکە و سەرگەردانێ بکە ڕاستە دکتۆر ژەمبا بینە سەر خوێندنەوە ئەم جارە دوورکەوینەوە لە زمان تۆزێ تەکنەلۆژیای پەیوەندی و مادیگەرایی ئایا کاریگەری کردوتە سەر خوێنەر لە وڵاتە ئەوروپیەکان چکە لێرە ئێمە دایمە گلەیەوەکەن قەیرانی خوێندنەوەمان هەیە ئایا لە وڵاتە ئەوروپیەکانش بە هەمان شێوەیە تەکنەلۆژیا کاریگەری کردوتە سەری یاخود قەیرانی ئەو قەیرانی خوێندنەوەی ئێمە لەوە هاتووە بەداخەوە کۆمەڵێ نووسەر پەیدا بوون کە خۆیان بە نووسەر دادەنێن و بەڕاستی نووسەر نین جاران ئێمە پێمانەوتن کۆڵکە نووسەر ئەمانە کۆڵکە نووسەرن کۆڵکە نووسەر مەبەستم لەو کەسانەیە ئەگەر کەسێک شارەزای زمانی دایشی نەبێ ئاگاداری ڕێزمان و دەستوری زمانەکە نەبێ گوناحە پێی بنووسێ بەڕاستی گوناحە ئەتوانێت پێی بدوێ بێ پێی بدوێ بەڵام نووسین با بۆ کەسانێک بەجێ بێڵێ کە وەستای کارامەی نووسینن کە وەستای کارامەی نووسین بوو مانای وایە ئەو وەستای کارامەی نووسینە ئەو زمانە زیاتر بەرەو پێشەوە ئەبا سەرنج بە لە مێژووی زمانی کوردیا ئەحمەدی خانی کەسێک بووە لەو کەسانی کە شاکارێکی باڵای بۆ بەجێهێشتوین مەموزینی بۆ بەجێهێشتوین کە دیێڕەکانی دەخوێنیتەوە هەست بەوە دەکەی زانایەکی زمانەوان دەدوێ کەسێک دەدوێ کە شارەزای زمانی داگێتی نەکەر ئەوەش بە تاقی تەنیا لەو سەردەمەدا لە تەمەنی 34 ساڵی دابینی لەوە کردوێتەوە کە فەرهەنگیە بۆ قوتابیەکانی دابنێ تا فێری زمانی عەرەبیان بکات لەو ڕێگایەوە مانای وایە ئەو فەرهەنگەی کە ئەو دایناوە لە ساڵی 1884دا بە ناونیشانی نۆبار یعنی نۆبەرە بەو مەرجە دایناوە بەو ڕێگایە دایناوە کە منداڵانی کورد فێری عەرەبی بکە و جگە لە عەرەبیەکەش فێری کوردیەکەشیان بکە چونکە کە تۆ فەرهەنگێکی شایستەت لە بەردەمدا بوو بە دوو زمان بوو مانای وایە ئەو فەرهەنگە ڕێگای هەردوو زمانەکە و بۆ ڕۆشن دەکاتەوە لە هەردوو زمانەکەدا بەرەو پێشەوە دەچێت ئێمە ئەبێ ئەوە بزانین ئەگەر سەرنجی سەدەی 19 بین لە سەدەی 19 شاعیرێکی بلیمەتی وەکو نالیمان دێتە پێشچاو کە لە 1800دا لە دایک بوو لە 1874دا کۆچی دوایی کردووە دیارە خەڵکی و سەردەمە گاڵتەیان بە نالی کردووە لەو سەردەمەدا لە ناوچەکەدا سێ زمانی ئەدەبی زۆر باڵا هەبووە ئەم سێ زمانەیەکیان زمانی عەرەبی بووە کە باڵا بووە
دەسەڵاتی زمانی عەرەبی لە سەدەی حەوتەمەوە لەگەڵ هاتنی ئاینی ئیسلامە هاتوۆتە ناوچەکەەوە مامۆستایانی کە پێگەیشتون نالیش خۆیشە بوو لەوانە لە حوجرا خوێندویانە بوون بە مامۆستا بوون بە مەلا شادەی مەلایەتیان وەرگرتووە ئەو وانانەی کە پێویست بۆ لەو سەردەمانە ئەوان بیخوێنن زمانی عەرەبی بووە زمانی فارسی بووە ئەدەبیاتی فارسی بووە جگە لەوەی کە زمانی عوسمانیشیان خوێندووە مانای وایە تۆ بێحسابی ئەوە بکەیت کە شاعیرێکی وەکو نالی لە سەردەمی خۆیدا بەر لەوەی دەست بکا بە کوردی بنووسە لە توانایە هەبوو بە زمانی عەرەبی بنووسە لە توانایە هەبوو بە زمانی عوسمانی بنووسە لە توانایە بوو بە فارسیەکی زۆر باش بنووسە نمونە بۆ ئەوەیە کە ئاگاداری شاعیرانی فارسن ئاگاداری شاعیرانی عەرەبن ئاگاداری شاعیرانی دەوڵەتی عوسمانین ئەمە شایەتی ئەوەدا بەڵام نالی ناوێ بە فارسی بنووسێ ناوێ بە عەرەبی بنووسێ ناوێ بە عوسمانی بنووسێ بە کوردی ئەنووسە دیارە لەو سەردەمەدا بێگاڵتیان پێکردبێت توێتیان شاعیر تۆ نالی تۆ ئوستادێکی وەکو تۆ ئەبێ بە زمانێک بنووسێ کە زمانە باڵایە بۆیە نالی ئەڵێ تەبعی شەکەرباری من کوردی ئەگەر ئینشا دەکا ئیمتیحانی خۆی مەقسوودی لە عەمدەن وا دەکا کەس بە ئەلفازم نەڵێ خۆ کوردیە هەر کەسێ نادان نەبێ خۆی تاالبی معنا دەکا بێتە حوجرە ئەڵێ بێ بە پێی خۆی بێتە حوجرە پارچەی مسوەدەم بکرێ بە ڕۆح ئەو مسوەدانەی کە من نووسیومەتەوە ڕۆحیم پێشکەش بکا و بیکرێ بە ڕۆح پارچەی مسوەدەم بکرێ بە ڕۆح هەر کەسێک و تاڵ و پارچەی بێ بەدەل داوا دەکا ئەمە نالی بووە نمونەیەکت دەیاتێ لەو سەردەما شانازی بە زمانی دایکیەوەکە شانازی بۆ زمانەوەکە کە زمانی بابانەکان بووە لە ناوچەی سلەیمانیا پیان نووسیوە و گفتوگۆیان پێکردووە ئەمە دەورێکی گەورەیە ئەمە مانای وایە سەرەتایەکە سەرەتاکەی بنچینەیەکی زۆر گەورەی بۆ خۆی دروست کردووە خۆ هەر لەو سەردەمەدا کەسێکی وەکو مستەفا بەجی کوردی لە سەدەی 19 لە ساڵی 1912 لەدایک بووە لە ساڵی 1949 کۆچی دوایی کردووە مستەفا بەجی کوردی هاتووە چی کردووە ئەوەی کردو دەورێکی ئەو تۆی بینیوە لە شاعیرانی عەرەبی بگەێنێ کە ئەم توانای ئەوەی هەیە بە عەرەبیش بنووسە زۆربەی و شاعیران لەو سەردەمانە هاتوون نیوە دیێڕی یەکەمی شیعرەکەیان کوردیە نیوە دیێڕی دووەمی عەرەبیە بۆ نمونە مستەفا بەجی کوردی ئەڵێ حۆری باخی جینانی یا گوڵی باخی ئیرەم أم نجوم العرش شمس على فوق العلم آخری کشته به هجران ئاسکەکەی دەرماڵی خۆ كم نديت بالنداء لا تقتل الصيد الحرم كشتمت أما لباشا ناپەشیمانی دەبەی يا حبيبي بعد قتلي لا حصول في الندم ئەدەبێک زمانێک ئەم بنچینە پتەوەی هەبێ ئەدەبێک زمانێک کە دوایی شێخ ڕەزا کە لە کەرکووک لەدایکە بێ لە ناوچەی تاڵەبان لەدایکە بێ لە ساڵی 1936 لەدایکە بێ شێخ ڕەزای تاڵەبانی پێنج خشتەکیەکی هەیە لەسەر هۆنداوەیەکی کوردی دایناوە ئەڵێ بەڕاستی هۆنداوەکەم وردە ئەبێ بکەوێتەوە بیر بۆ ئەوەی بزانین شێخ ڕەزا لەویا و توێتی چی شێخ ڕەزا لە 1936 لەدایک بووە لە 1912دا کۆچی دوایی کردووە دێمەوە سەر هۆنداوەکەی مانای وایە تۆ ئەبینی لە سلەیمانیە ئەدەبێک چەکەرە ئەکات ئەم ئەدەبە هەر لە ناوچەی سلەیمانیدا نامێنێتەوە ئەچێتە ناوچەی کەرکووکەوە و ئەچێتە ناوچەی بابڵین ئەوەی کە ئەمڕۆ پێی دەڵێن کوردستانی ڕۆژهەڵات و شاعیرانی وەکو ئەدەب شیعری پێدەنووسن مانای وایە زمانەکە چەکەرەی کرد و بڵاو بۆ هەر لەو سەردەمەشە کە ئەوان ئەو شیعریان نووسیوە ئەو هۆنداوانیان نووسیوە شیعری هەورامی لە لوتکا بووە بەس دکتۆر جان ببوورە قەوسێک ئەدەبی کلاسیکی کوردی کە باسی دەکەی ئەو شعرانەی کە خوێنتەوەی ناڵی و ئەوەی پێشتریش باسی مستەفا بەجی کوردی و بەڵێ شێخ ڕەزای تاڵەبانی بەڵێ تەسیراتێکی وشەی عەرەبی و فارسی و تورکیانە سەر نەبوو کاتە ئەمە کارێکی زۆر سادە و ساکارە تۆ ڕۆشنبیریەکە لەسەر چاوەیەکەوە هاتووە سەر چاوەکەی عەرەبیە فارسیە عوسمانیە بێگومان ئەو سەرچاوەیە کە ئەو زانیاریەی لێوەرەگری ڕنگانەوەیەکی دەبێت لای تۆ ئەگەر ئەم ڕنگانەوەی نەبێ مانای وایە کارەکە ئاسایی نییە ئەبێ ئەو ڕنگانەوەی هەبێت بێ ئەو ڕنگانەوەیە بە هیچ جۆرێ نابێت
من ئەو شانەی ئەوان بەکاریان هێناوە زمان لەوە سادەتر نییە نەمردم من ئەگەر ئەم جارە بێتەوە نەچم شەرد بێ هەتا ئەم خوارە بێتەوە دەروونم خاڵیە وەگنەی ئەناڵێ هەوارێکی چپڕ هاوارە بێتەوە قەسەم بەو شەربەتی دیداری پاکێ شەرابم عینی ژەهری مارە بێتەوە لەکن تۆ باوجودی ناسوەژ ناس کەسی کەیتیان نییە ئەم شارە بێتەوە ئەمە زمانی ئەمڕۆیە زمان لەمە ساکارتر و لەمە جوانتر و لەمە پاک و خاوێنتر نابێتەوە لەبەرەوەی من ناتوانین لۆمەی ئەویان لێ بکەین بڵین هاتوون زاراوی عەربی یا زاراوی فارسی یا زاراوی چی عوسمانیان بەکارهێ نابێ ئەوان بنچینەیەکیان بۆ داڕشتوین ئەم بنچینەیە ئەگەر بەو شێوە پتەوە نەبووایە ئێستا زمانەکەمان لەق دەبوو بەڵام دێمەوە سەر ئەو پرسیارەی کە تۆ کردی ئێستا مێدیا چ دەورێک دەبینێ ئەوەی کە من زۆر دڵگرانم ئەکا ئەوەیە کە گەنجانی ئەم سەردەمە هەریەکەی تەلەفۆنێکی دەستی بەدەستەوەیە و نامە بۆ یەکتری کورتە نامە بۆ یەکتری دەنووسن ئەم کورتە نامەیە کە بۆ یەکتری دەینووسن بە تیپی ئینگلیزی دەینووسن دەینێرن بۆ یەکتری زمانەکە کڵۆڵ ئەکەن زمانەکە کڵۆڵ ئەکەن نەڕێ ئەنووسن نەڵێ ئەنووسن نەحێ ئەنووسن نەعێ ئەنووسن ئەمانە نانووسن کە پێشکەوتوو ئێستا لەساس لاتینیە شەی لاتینی نەخێر ئەوان ئەگەر ڕاستەکەن من لەگەڵ ئەوەدام ئێمە تیپە لاتینیەکانمان هەیە لەو کتێبی مەموزینەدا کە بڵاوم کردوێتەوە تیپە لاتینیەکانم بڵاو کردوێتەوە حەقی وایە ئەوان فێری ئەوە بن کە تیپە لاتینیانە بەکاربێن ئەو وەختا توان بڵێن بە کوردی نووسیمانە و تیپەکە تیپێکی لاتینیە بەڵام ئێستا ئەمان بە جۆرێکی نووسن من زەلیلە بم بەدەستیەوە ئەگەر کورتە نامەیەکم بۆ بنێن بۆم ناخوێنێتەوە ناسام چی نووسیوە ئەبێ تەلەفۆنی بۆ بکەم لێ پرزم لە بتکایە چی نووسیوە چکە نازانێ خۆی بۆیە خوێنێتەوە بە زوا دیارە لە ناو گەنجانە لە ناو لاوانە ئەمە بووە بە باو ئەم باوە زمان کڵۆمەکە زمان زەلیل ئەکات وا لە زمان ئەکا کە ڕۆژە لە ڕۆژان زمانەکە نەناسینەوە ئەمە بارێکی زۆر زۆر خراپە من گلەیی لە نەوەی سەردەمی خۆم ئەەکەم کە زمانی کوردی بەباشی نازانن بەڵام کە ئاوڕێمەوە سەرنجی ئەم سەردەمە ئەم و بیر لە داهاتووشەکەمەوە بەڕاستی نازانم بەرەو چوو ئەچێ ئەگەر بێت و ئێمە و مانان دەورێکی گەورە نەبینین لە نەشونماکردنی زمانە لە نەشونماکردنی ئەو زمانەدا لە قوتابخانەکاندا بە تایبەتی بایەخێکی گەورە بە زمان نەدرێ ئەبێ وەزارەتی پەروەردە لێ پرسرا و بێ بەرامبەر بەو کارانەی کە لە قوتابخانەدا دەکرێت نابێت لە کتێبخانەکانی لە کتێبەکانی قوتابخانەدا هەڵەی چاپی تێدا بێت نابێت تێدا بێت چونکە کە هەڵەی چاپی تێدا بوو مانای وایە تۆ مناڵەکە فێری وشەیەکەکەی کە وشەکە بە هەڵە نووسراوە کە مناڵێکی وشەیەک بە هەڵە فێر بوو کارێک کە بە هەڵە فێری بووی زۆر بە زەحمەت ڕزگارت دەبێت لە دەست لەبەر ئەمە گرفتێکی زۆر زۆر گەورەیە ئەی دکتۆر باسیەوەت بۆمان نەکرد لە وڵاتە ئەوروپیەکان چۆنە وڵاتە ئەوروپیەکانی ئاستی خوێنەر گەیشتۆتە چی ئاستێک ئێمە ئەزانم پرسیارەکە و بەرەو چووە چیە ئەزانم کە جەنابە گلەی لەوە ئەکەیت ئەڵێ لە کوردستان یاسا ئێمە ژمارەی خوێنەرمان زۆر کەم بۆتەوە ئەم گلەیەم بەتاقی تەنیا لە خوێنەری ناکەم ئەم گلەیە لە نووسەرانیشی دەکەم بەداخەوە نووسەران بە لێشاو دەنووسن لەبەر ئەوەی هەرێکیان لەبەر دەمی کۆمپیوتەرێکا دانیشتو و بەرنمەیەکی هەیە ئەوەی جاران ئێمە شەرممانە کرد ئەگەر وتارێکمان بنووسایە بۆ ئایا دەجار بمان خوێندایەتەوە هەندێک جارەماندا بە برادەکانیشمان بۆ ئەوی کۆنتترۆلەیەکی بکەمزان وتارەکەیان بەدڵەیە بەدڵیان نییە ئەمڕۆ ئەوە نەماوە دانیشتووە لە ماڵەوە جێگاکەی گەرمە کۆمپیوتەرێکی لەبەر دەمایە دەستی کردووە بە نووسین بەدایان نووسری وا پێیا بووە کە گەرپاتە کۆمپیوتەر نەبووە بە بیڕای من لە ژیانیان نابوو بە نووسەر و نووسینیشی نەئەزانی چییە ئەمە ئەم گرفتە لێرە ناو ئێمەدا پەیدا بووە بەڵام ئەم گرفتی هەر ئێمە بەتاقی تەنیا نییە گرفتی وڵاتانی تریشە ینی کە تۆ ئەڵی قەیرانی خوێندنەوەیە لەم وڵاتەدا قەیرانی خوێندنەوە بەتاقی تەنیا ڕەخنە لەوە مەگرێت کە خەڵکەکە کتێب ناکرێ ئەبێ ڕەخنەش لەوانە بگری کە کتێب بڵاو دەکەنەوە ئەبێ ڕەخنەش لەوانە بگری کە کتێب دەنووسن کەوا بێ نووسەرەکە ئەبێ بەرهەمێکی زۆر پوخت من تێناگەم نووسەرەکان بۆ چی سی کتێب بڵاوەکەنەوە حەقی وایە یەک کتێب بڵاو کاتەوە بێ بە شاکارە و کتێبە دوو کتێب بڵاو کاتەوە بڵێن دوو شاکاری هەیە ئەحمە هەردی دە 15 شیعری بڵاو کردەوە شاعیرێکی گەورەی ئێمەیە هەموو ڕۆژێ لەبەر سەیری بتی ئەو بەژن باڵایە لەسەر ڕێیە ئەوەستم من هەتاکو ئاوی پێمدایە ئەمە ئەحمە هەردیە
بە 6 هۆنراوەی وا بە 12 هۆنراوەی وا ئەحمە هەردی لوتکەیەکی لە ئەدەبیاتی کوردیا داگیر کرد کەوا بە مەسەلەکە بە زۆری و بۆری نییە بەوە نییە کە تۆ دە کتێبە بڵاو کرد بێتەوە هەندێک کەس کەیت ئەیبینە بەڵێ 6 کتێبم بڵاو کردێتەوە کاکە 6 جار کوردێ نوغرۆ کردووە 6 جار ماڵی زمانی کوردی و وێران کردووە لەبەرەوە تۆ سەرنجی لاپەڕی یەکەمی کتێبەکە و بە کە دەهڵی تیا بوو معنای وایە دە چقڵی لە چاوی زمانی کوردیا چقاندووە اینجا چقڵ لە چاوی زمانی کوردیا بچێنی معنای وایە چاوی زمانی کوردی کوێرەکەی کە چاوی زمانی کوردی و کوێرەکەی ئەن چاوی خۆت کوێرەکەی کە چاوی خۆتی کوێر کرد معنای وایە چاوی نەوەکانی داهاتوونەوەکانی ئەمڕۆ کوێرەکەی جا ئێمە لە باتیوی خزمەت بکەین زیانمان بنێتەوە کەگەن دکتۆر جەباسی خوێنەرت کرد لای خۆتان لە ئەڵمانیا وتت بە هەمان شێوەکو ئێرە لێ هاتووە بۆتە تەکنەلۆژیا و بۆتە ئامێرەکانی پەیوەندی لە ڕێگەی ئامریکانی پەیوەندی تەکنەلۆژیاوە دەخوێنەوە بە PDF کتێب دەخوێنەوە ئایا کاری نەکردوتە سەر لاپەڕەکانی کتێب و ئایا چێش لە لاپەڕەکانی کتێب وەردەگرین زیاتر ئێمە یان لەو شاشە بچووکەی کە لە بەردەستماندایە ئەوەندەی من سەرنجی ئەوروپامدا و سەرنجی ئەڵمانیاش دەدەم بەڕاستی تەکنۆلۆژیا نابێت بە بەدیلێک بۆ کتێب کتێب سەروەتێکی گەورەی مرۆڤایەتیە مرۆڤایەتی دەست لە کتێب هەڵناگرێت معنای وایە تەکنۆلۆژی ڕەنگە تەکنۆلۆژیا شاڵاوێکی ئەوتۆبیێنێک کە کتێب کەمتر بکاتەوە بەڵام ئەو کتێبانەی کە بە نرخن هەمیشە بە کتێب بڵاو دەکرێنەوە کە بە کتێبیش بڵاوکراونەوە شان بە شانیەوە بە PDFیش بڵاو دەکرێتەوە ئەگەر پرسیارەکە بەو ئاڕاستەیە پێم بڵێ گەنجانی ئەمڕۆ زیاتر بەرەو کتێب دەڕۆن یاخو بەرەو تەکنۆلۆژیای نوێ دەڕۆن ئەتوانم پێ بڵێم بەرەو هەردووشیان دەڕۆن گرفت گرنگی لەوەدایە کە تۆ لە باخچەی ساوایانە چۆن فێرت دەکەن کتێبێ بگری بەدەستەوە کە کتێبەکە کتێبی وێنەدارە وێنەکان دەخوێنیتەوە وەکو ئەمە چۆن ئێستا لە پۆلی یەکی سەرەتاییە دەڵێن بە قوتابیەکانمان دەڵێن ببینە و بڵێ مانای وایە شتێک دەبینی و ئەیڵێیتەوە دارێک دەبینی وڵی دار سەجێک دەبینی و دەڵێی سەک تانجێک دەبینی و دەڵێی تانجی کچێکی جوان دەبینی و دەڵێی کچێکی جوان کەسێک دەبینی دەگری و دەڵێی دەگری ئەم سیستێمەیە کە ئێمەش لێرە لە کوردستانیش تەبەنای ئەم کارە دەکەین و ئەم کارە دەچێتە ناو قوتابیان و دەچێتە ناو خوێندکارانەوە یعنی ناکرێ ئێمە ئەمڕۆ لاف و گەزافیەوە بەڵێ هەموو دام و دەستگای چاپ و بڵاوکراوەکان کە کتێبەکانیان بڵاوکەنەوە PDFی کتێبەکانیشیان لە شانبەشانی دادەنێن یعنی ئەو ڕێگایان خۆش کردو بۆ خەڵکەکە ئەگەر بیوە PDFەکە بکرێ PDFەکە کرێ و ئەگەر بیشێوە کتێبەکە بکرێ کتێبەکە کرێگە پرسیارەکە ئاراستی من نەکەی بە ئاشکرا پێ دەڵێم تا ئێستا کتێبخانەیەک مێزییا لە 40,000 کتێبی تێدا لە بەرلین و هەمیشە کتێبم لێرەوە بۆ دەنێرن و هەمیشە کتێبەکە دەکڕم و جگەلەوەی کە چاوم یارمەتیم نادابی خوێنمەوە بەڵام کتێبەکە شتێکی پیرۆزە کە بەدەستەوە ئەگرم و عاشقی کتێبە ڕاست دکتۆر جان تاکو ئێستا ئەدیبان و نووسەرانی کورد لە چوارچێوەی لۆکاڵی خۆیان ماونەتەوە یاخود گەیشتونە بە وڵاتانی جیهانی بەداخەوە ئێمەی کورد لە مێژووی کۆنمانە سەدەیەک دوو سەدە پێش ئێستا دوو زمانی گرنگ لە ناوچەکەدا هەبوو کە سەرچاوەی ڕۆشنبیری ئێمە بوون یەکیان زمانی عەرەبی بووە یەکیان زمانی فارسی بوو زمانی تورکی سەرچاوەی ڕۆشنبیری ئێمە نەبوو ڕەنگە بۆ هەندێک برای کورد لە باکوور سەرچاو بوو بێ بۆ ئەوان بەڵام سەرچاوەکە سەرچاوەیەکی زۆرداری بوو سۆچاوەیەک بوو کە زمانی دایشی لێ قەدەغە کردبوو وای لێ کردبوو ئەبێ بە زمانی تورکی بپەیوێ و بە زمانی تورکی بنووسێ و ئێمە لێرە لەبەرەوەی خوێندنمان لە قوتابخانەی سەرەتاییە بە زمانی کوردی بوو دوایی کە دەچوینە ناوەندی یەکسەر دەبوو بە عەرەبی و دوایی لە ئامادەیشە عەرەبی بوو کە دەچوینە کۆلێجەکانیش دەمان خوێن بە زمانی عەرەبی بوو مانای وایە نەوەی منیش ئەو نەوەیەیە کە ڕپلەی ڕۆشنبیریەکەی لە ئەدەبیاتی عەرەبیە و وەرگرتووە و کەسانێکی زۆریشمان هەبوو منێکێ بووم لەوانەی کە بە فارسیش دەبخوێندەوە ئەمە وای کردووە کە سەرچاوەکانمان لە دوو کانیەوە بێ کانیەکیان ئەو سەرچاوەیە کە لە ئەدەبیاتی عەرەبیەوە هاتووە کانی دووەمیان ئەو سەرچاوەیە کە لە ئەدەبیاتی فارسیەوە هاتووە ئەمە وای کردووە کە ئێمە پەیوەندێکی ڕۆحیشمان هەبێ لەگەڵ ئەوە ئێمە
ڕۆشنبیرانی کورد تا ئێستا ژوا بیر دەکەنەوە دووشت لە یەکتری جیا دەکەنەوە بەڕاستی زمانی عەرەبی ئێمەی نەچەوسانۆتەوە بۆ بیرەی کە زمانی کوردی ببێتە جێگرەوەی زمانی کوردی زمانی فارسی لەگەڵەوە شاکە فارسەکان زمانی کوردیان بۆ چەوساندۆتەوە کە تا ئێستا لە قوتابخانەکانە ناکردێ زمانێک لە قوتابخانە نەخوێنێماناوە تۆ تاوانێکی گەوری بەرامبەرەکەی یعنی هەرچی چۆنێ بێ لێرە لە پۆلی یەکی سەرەتاییەوە تا پۆلی 6 خوێندومانە ئێستا ژەمە زیاد لە 30 ساڵە 40 ساڵە لە ئامادەی و لە ناوەندیان خوێنیە بە سەروەتێکی گەورەیە بۆ زمانی کوردی گرفتی ئێمە لەوەدایە ئەو ڕێزمانی زمانی کوردیەی کە دانراوە بە سیستێمێکی کۆندانراوە زمان بابەتێکە وەکو ماتماتیک وایە زمان تۆ ئەتوانی یاری پێ بکەی بەڵام یاسای تایبەتی خۆی هەیە کە لەگەڵ یاساکەدا جوڵایتەوە مانای وایە تۆ ئەڵێ من بۆ قوتابخانە دەچم بەڵام شتوانی بڵێ من دەچم بۆ قوتابخانە ئەمە کردارێکە کردارەکە بزواوە چوونە ئەتوانی وە لێ بکەیت بەڵام کە دەڵێ دەخۆمەوە دەڵێ شربەت دەخۆمەوە کەوابێ خواردنەوەکە قسە دواوە وەکو عەرەبەکان ناڵین عەرە بەڵێ ئیشڕب شربەت ئەو خواردنەوەکە پێشەخە ئێمە خواردنەوەکە دوا ئەخینەوە ئینج هەندێک کەس لە هەندێک جێگا بینی ئەڵێ بخۆرەوە شربەت نەخێرەوە ڕاست نییە ئەبێ بڵێ شربەت بخۆرەوە کردارەکەوێتە دواوە ئەمە دەستوری زمانەکە بێ ئاگاداری بین ئەبێ و مامۆستانەی کە و دەستورە پێشکەش دەکەن لە قوتابخانەکانە دەیکەن بە بنچینەیەکی ڕەسەنی هەبێ نووسەرانی ئێمە دەنجیان چۆتە پاڵدەنجی نووسەرانی جیهانی تاکو ئێستا نووسەران و ئەدیبانی خۆمان بەداخەوە نەگەیشتووە نەگەیشتەکەشی خەتای خۆمانە کەسانێکمان تیا هەڵ نەکەوتووە کە بەرهەمی عەقڵی ئێمە بە زمانێکی ئەوروپی بجۆزێتەوە ئەو ڕستەیەتان لەبیر نەچی ئەو ڕستەی منە گواستنەوەی بەرهەمی عەقڵی کورد بە زمانێکی ئەوروپی بە ئەوروپا ئەو کارێکە من دەیکەم ئەو وای لێ کردوم کە بە موزینی ئەحمەدی خانی بە ئەڵمانی وەربژێڕم ئەو وای لێ کردوم کە بە موزینی ئەحمەدی خانی بە ئینگلیزی وەربژێڕم ئەو وای لێ کردوم کە وەنراوەکانی عەبدوڵڵا گۆران بە ئەڵمانی و بە ئینگلیزی بڵاو بکەمەوە کە لە چەند هەفتەی داهاتوودا بە ئینگلیزی بڵاو دەبێتەوە ئەمە کاری ئێمەیە چونکە ئێمە خاوەنی ئەدەبەکەین ئێمە خاوەنی زمانەکەین بەداخەوە ئەوانەی کە ناوی خۆیان ناوە ڕۆژهەڵات ناسەکان بەرهەمی ئەدەبی ئێمەیان کەم گەیانەوە بە ئەوروپا ئەگەر گیان بێتیشیان وایان لێ کردوین زمانەکەیان کردوین بە 50 پارچەوە بە 50 دیالێکتی سربەخۆوە وای لێ کردووە یەکێتێکی زمانی تیا نابینی بەڵام کە کارەکە خۆمانێکین بەرامبەر بە دەرەوە یەکێتێکی زمان پێشکەش دەکەین دەڵێن زمانی کوردیمانێ زمانی کوردی خاوەنی ئەدەبە خاوەنی عەقڵە گەیاندنی ئەو بەرهەمی عەقڵەش بە ئەوروپا نمونە ئەگەێنێ بۆ نمونە من هاتووم سەدەی حەڤدەهەم ئەحمەدی خانیم هەڵبژاردووە لە سەدەی 19 هاتووم نالیم هەڵبژاردووە لە سەدەی 20 هاتووم گۆرانم هەڵبژاردووە گۆرانیش وەرجێڕانی گۆران بە زمانێکی ئەوروپی کارێکی ئاسان نییە بۆ نمونە گۆرانەڵێ لەبەر کەپرێکا ڕۆشنایی ئاگر دای بە تاریکی شەوی ناو دێ دڕ یعنی گۆرانەوێ پێ بڵێ ئەڵێ ئاگرێک کراوەتەوە و دنیا تاریک بووە و بەهۆی ئاگرەکەەوە دنیا ڕۆشن بۆتەوە بەڵام گۆران ئیبداعەکە گۆرانەڵێ لەبەر کەپرێکە ڕۆشنایی ئاگر دای بە تاریکی شەوی ناو دێ دڕ سەرچۆپی کێشی قۆزی چۆپیزان پاشەستانەوە و نوکی پێبادان لە ژوورسەریەوە دەست و خەنجەری چەشی چەخماقەی ئاسمانە لەری ئەمە وێنەیەکە ئەدیبێکی وەکو گۆران نەوێ کەسێ ناتوانێ وێنێ بگەێنێ کەوابێ کە تۆ گۆرانی وەرجێڕا ئەبێ ئەم وێنەیە بگەێنیت لە کاتی وەرجێڕانەکەتا ئەگەر وێنەکە نەگەیانماناوە تۆ خیانەتێ لە بەرهەمی گۆران کردووە گۆران ئەڵێ لەژێر تارای سورمەچنە هەرە جوانی دێ ئەڵێ جوانترین کچی دێکە لەژێر تارای سورمەچنە هەرە جوانی دێ کچی جوتیار بەرەو کۆشی ئاغا کەوتە ڕێ کۆشی ئاغا گەچکاریە ئاوێنە بەندە کەس نازانێ بە ژمارە پەنجەرەی چەندە حەوز و فوارەی حەوشی مەرمەر باخچە و چیمەنی بەسەر ناچێ هەرگیز ئەمە زمانە
هەرگی سەوزی و گوڵی دەگمەنی لەو لاشەوە باسی کوڕێکی بووە کار کە حەزی لە کچی جوتیار کردووە ئەڵێ کوڕی شوانی کوڕی شوانی برژاوی ئیش لەبەرە تاو قاڵ مەچەگەستور لەشکە لەگەت دەفەی ناوشان چاڵ تیری خوای عشق هەتا شاپەڕی سمی بوو کچی جوتیار لەبەر چاوی بت بوو پەری بوو ئەمە زمانە ئەمە وێنەیە ئەمە ئوستاد ئەمە دروست دەکات ئەمە مامۆستا دروستیەکە ئەگەر ێشە شارەزای ئەم کەلێنانەی زمانی کوردی نەبێ بەڕاستی دەسەڵاتی بەسەر زمانەکەدا نابێ کە دەسەڵاتیش بەسەر زمانەکەدا نەبوو لە کاتێکا کە ئەدوێ بە زمانێکی سەقە دەدوێ دکتۆر باسی مەموزینت کرد کە زۆر پێوەی ماندوو بووی ئەو ڕۆژە خۆم لە ئامادە بووم لە کۆڕەکە کە باسی ناوەڕۆکی کتێبەکەت کرد بەرهەمێکی زۆر جوانە و ماندووبوونێکی زۆری پێوە دیارە پێم خۆش بۆ پرسم بۆ وەرجێڕانی دەستنووسەکانی مەموزین سوودت لە وەرجێڕانی دیکە بینیوە یاخود وەرجێڕانی کتێبەکانی کە ئەوەی پێشەوە من شانازی بەو مامۆستانەوە دەکەم کە بەر لە من کاریان لە مەموزینی ئەحمەدی خانیدا کردووە ئەوان مەبەستی خۆیان بووە لە وەرجێڕانی مەموزینی ئەحمەدی خانی یا شیکاری مەموزینی ئەحمەدی خانیدا من مەبەستێکی ترم هەبوو من لە یەکەم ڕۆژەوە کە دەستم داوەتە مەموزینی ئەحمەدی خانی ویستومە ڕۆژێ لە ڕۆژان بەرهەمێکی کوردی بە جیهانی ئەدەب پێشکەش بکەم مەبەستم بووە لە دنیای بگەێنم کە کورد پێش 327 ساڵ لەمەوبەر شاعیرێکی هەبووە ناوی ئەحمەدی خانی بووە لە دێی خانیان لە باکووری کوردستان لە ساڵی 1650دا لەدایک بووە ئەم شاعیرە لە ساڵی 1694 داستانێکی بۆ نووسیوین و ناوی ناوە مەموزین لەم داستانە هاتووە خۆی وەکو شایەک پیشانداوە خۆی وەکو بیرکەرەوەیەک نیشانداوە خۆی وەکو زمانزانێک نیشانداوە خۆی وەکو مێژ و ناسێک نیشانداوە خۆی وەکو جوغرافی زانێک نیشانداوە خۆی وەکو شارەزایەک لە هەموو فقری ئیسلامیدا پیشانداوە کەوا بێتەوە مامۆستایەک لە بەردەمایە هاتووە ئەم مامۆستایە تا ئێستا جیهان نایناسن ئەگەر بیشی ناسن هەنیا ناوەکەی ناسن بەڵام بەرهەمەکەی ئەحمەدی خانی پێکاتوە لە 2655 بیت ئەم بەرهەمێکی مەزنە بەداخەوە تا ئێستا کەم کوردمان هەیە لە نەوەی نوێ و نەوەی کۆنیشمانە مەموزینی ئەحمەدی خانی خوێند بێتەوە نەخوێندنەوەی لەوە هاتووە بەرهەمەکە بە جوانی چاپ نەکراوە لەوە هاتووە کە بە هەڵە وەرجێڕاوە ئەمە کارێکی ئەو تۆی کردووە کە لە نرخی ئەحمەدی خانی کەم بکرێتەوە ئێمامانەوێت ئەحمەدی خانی بگەینینە ئەو پلە باڵایە کە شایستەیەتی لەبەرەوە هاتوین بە زمانی ئەڵمانی وەرمانگەڕاوە هاتوین بە زمانی ئینگلیسی وەرمانگەڕاوە و ئێستاش کاتومەتەوە بۆ کوردستان و لەگەڵ ئێوە دانیشتوم بە زمانە شیرینەکەی کوردی هێناومەتەوە لەگەڵ خۆما شیکاریەکی جوانم بۆ کردووە ئەم کارش 19 دەستنووسم لەبەر دەما بووە باشترین دەستنووس و کۆنترین دەستنووسیانە هەڵبژاردووە و ئەوەم کردووە بەشا مەقسوودی خۆم و هاتووم کارم لەوەدا کردووە و ئەوەش بڵاو دەکەمەوە بەڵام ئەم کتێبەی کە بەدەستی تۆیە 3 کتێبی تری ئەحمەدی خانی بەدوایەت بۆ نمونە لێکۆڵینەوەیەکی بەدوا دیەکە ئەم لێکۆڵینەوەیە بەراوردکاریە لە نێوان ئەو دەستنووسانەدا کە بڵاو کراونەتەوە چ شێک لەم دەستنووسانە لەم دەستنووسیانە بە چ جۆرێ نووسراوە لەو ویتیانە بە جۆرێ نووسراوە پاشەوە فەرهەنگێکم داناوە بۆ ئەو شەو زاراوانەی کە لە مەموزینی ئەحمەدی خانیە بەکار هاتوون ئەم فەرهەنگە هیوادارم توانای ئەوەم بێ لە ساڵی 2023دا وەک لە کتێبەکەدا نیشانم داوە بتوانم بڵاوی بکەمەوە مانای وایە من دەمەوێ ئەگەر پشتگیریەکی گەورەی کوردم هەبێ مەبەستم لە کورد هەموو تاکێکی کووردە کە
دیوانێکی لە ماڵی خۆیان هەبێ هی ئەحمەدی خانی و من هیوادارم ئەوان نەکتەنی ئەحمەدی خانیان هەبێ ئەو سێ شاعیری کە ناوم بردن ئەحمەدی خانی مەموزینەکەی نالی دیوانەکەی گۆرانی شاعیریش دیوانەکەی ئەزانی چەند دڵشادە بم ئەو ڕۆژاگەر کە دیم لە ماڵێکا ئەو سێ دیوانە هەیە ئەو ڕۆژاگەر مردی شمانای وایە شەهیدم چونکە توانیم دەنگی ئەو سێ شاعیرە ئێمە زۆرمان نووسیوە زۆر کەس خەریکیەوە بووە بەڵام نانوتینە سەر ئەوە ئێمەش لاسایی نەتەوەکانی دراوسێمان بکەینەوە بۆ نمونە بچۆ لە ماڵێکی فارسە لە ماڵە فارسەکە دەبینی تاقچەیەکیان هەیە لەو تاقچەیە دیوانی سعدی تایە دیوانی حافظی تایە شانامەی فردەوسی تایە وەکو کتێبێکی پیرۆز سەرنجێدە کەوا بێ ئێمەشە بێ کاتی ئەومان هاتووە پیرۆزیەک بە هەندێک کتێب ببەخشی دکتۆر بەر لە 200 ساڵ بڵێن کەمتریش جاپا ئەلەکسەندەر جاپا کە لە بایازید دەستنووسەکانی وەرگرتووە دەستنووسانە تاکو ئێستا هەڵگیراون لە شوێنێکە ئەو دەستنووسانەی ژاپا هەمووی لە رووسیا پارێزراون و من توانیومە زۆربەی زۆری ئەو دەستنووسانە بە فۆتۆکۆپیە بە سکەنکراوی لە زانکۆی ئازاد لە بەرلین لە کتێبخانەکەمدا هەن دەستنووسەکان فرەلایەنن گەلێ بابەتی تایە کە ئەو بابەتانە تا ئێستاش بڵاو نەکراونەتەوە یەکێ لەو دەستنووسانە ئەم دەستنووسەی ئەحمەدی خانیە بەڵام بۆ مێژوو ئێمە بێ باسیەوە بکەین کام دەستنووسی ئەحمەدی خانی کە ژاپا مەلا مەحموودی بایەزیدی ڕاستپاردووە ئەم دەستنووسە مەلا مەحموودی بایەزیدی بۆی کۆکردوێتەوە بۆی هێناوە ژاپا ئەم دەستنووسە لە ساڵی 1962دا لەلایەن کوردۆلۆک خاتوونی رووسی لە مۆسکۆ بە پەخشان کراوە بە زمانی رووسی و بڵاو کراوەتەوە ڕوودینکۆ بڵاوی کردوێتەوە ئەمە ئەو دەستنووسەیە بەڵام ئەو نەسەری بۆ کردووە نەبۆری بۆ کردو هاتووە دیارە بەهاریکاری هەندێ لە نووسەرانی کورد و زانایانی کورد کە پژگیریان کردو خۆشی مامۆستایەکی شارەزا بووە توانیوێتی وەری بژێڕێ ئەوەی کە ئێمە کردومانە ئێمە بە شیعر بەرهەمەکەمان وەرجێڕاوە تۆ پرسیارێکە سەرەتا کرد وەلامی ئەو پرسیارە ڕەنگە چاوەڕوانی من بیدەمەوە من سوودم لە هیچ کەسێک و لە هیچ وەرگێڕانێک وەرنەگرتووە تەنانەت من خۆم سەرەتا لە ساڵی 1995 بە پەخشان وەرم گێڕابوو دوایی بڕیاری ئەومدا کە بە شیعر وەری بژێڕم ئەو پەخشانەی کە وەرم گێڕابوو فرێمدایە ئەو لاوە هاتم سەر لە نوێ بە شیعر دەسم کرد بە وەرگێڕانی نەک سوود لە پەخشانەکە وەربگرم ئەگەر سوودم لەو بگرتەوە بمێنایە دەستکاریم کردایە من لەو باوەڕام کارەکە ناگەیشتە ئەنجامێک لەبەرەوە وازم لە وەرگێڕانی پەخشانەکە هێنا من سوودم تەنیاگەر کارەکانم دیوە این کاری دان بەوەدا دەنێم کە کارەکانم دیوە بەڵام سوودم لەو کارانە وەرنەگرت لە وەرگێڕانی پەنات بردوۆتە بەر زارا و شەسازیەکان مەبەستن لە چی لە زاری بۆ نمونە بادینی یاخود سۆرانی خۆی من لە وەرگێڕاندا وەکو سەرنجی کتێبەکە بە کتێبەکە ژمارەم بۆ دێڕەکان داناوە بۆ نمونە لە سەرەتای کتێبەکەدا دەڵێ سەرنامەی نامە نامی ئەڵڵا بێنامێوی ناتەمامە وەڵڵا ئێمە نەمە دەستکاری ناکەمە زمانی خانیە و خانیوای نووسیوە کە دەڵێ ئەفقوڵزومی ڕۆم و بەحری تاجیک هەندێک کودکەن خوروج و تەحریک کرمانچ هەمی بخون دەبن ملەتەق من دەستکاری ئەم زاراوانە ناکەم مەزاراوەی ئەوە هەچ کەسێ دەستکاری بکە ئەبێ دەستی بسووتێنیت چونکە وشەیەک کە ئەو دەری بڕی بێ تۆ بۆت نییە بیگۆڕی ئەگەر وشەکە فارسی بێ فارسیەکە دابنێگە عەرەبی بێ ئەبێ عەرەبیەکە دابنێگە کرمانجی بێ کرمانجەکە دابنێ ئەجینا دەستکاری وشە گۆڕین وشە بیهێنی بە ئارەزوی خۆ دەستکاری بکەیت من هیچ ڕێگایەکەم بەخۆم نەداوە هیچ وشەیەک لەو وشانەی کە ئەحمەدی خانی لە دەستنووسەکە تۆمات کراوە وەکو خۆی وەرم گێڕاوە ئەوەی کە من کردومە ئەوەیە کە کۆتاییەکانی بەڕاستیشی کردوتەوە چونکە شێوەزمانی کرمانجی شێوەزمانێکی گرانە کاری ئاسان نییە وەکو سۆرانی نییە یا با بڵین وەکو فارسیش نییە چونکە زۆران و فارسەکان لە کرمانجیە هەموو ناوێک یان نێرەیان مێ کە وتن ناوەکە نێرەیان مێ بۆ نمونە تۆ دەڵی کچا من یا کوڕێ من کەوتە کچا من مانای وایە بۆ مێینەکە ئایەکە خستە سەر بۆ کوڕەکە یەیەکە خستە سەر کەچی ئەمە لە سۆرانیاڵین کچی من و کوڕی من
ئەمە کارەکە ئەبێ فەرهەنگەکە جیاکەیتەوە گەر جیای نەکەیتەوە مانای وایە زمانەکە لەقە بێ کە زمانەکەش لەق کرد مانای وایە دەستکاری زمانەکە کردووە کە دەستکاری زمانەکەش کرد ئەبێ پەنجەی خۆ پشکێنیت ئەگەر پەنجەی خۆ نشکێنی مانای وایە زمانەکە و کڵۆڵ کردو. ڕاست دکتۆر جانەمە وەرجێڕاوەتە سەر زمانی ئینگلیزی ئینگلیزی و ئەڵمانیش بە ئینگلیزیش و باوکۆ چاپت کردووە چاپەکەی ئێمە من خۆم دام و دەستگای چاپ و بڵاوکردنەوەی ئینستیتوتی خوێندنی کوردیم هەیە لە بەربی دەم دام و دەستگایە ئەگەر لە ئینتەرنێتا بۆی بگەڕێن لێی بینیت کۆمبەڵێک کتێبی یەجگار زۆری خۆم لەو دام و دەستگایەدا بڵاو کراوەتەوە من ناچار بووم کە و دام و دەستگایە لە ساڵی 1970 کە ئینستیتوتەکەم دامەزان خێرا پاڵ بەپاڵی ئەو بەڵام کتێبەکانمان لەلایەن گەورەترین دام و دەستگای چاپ و بڵاوکردنەوەی ڕۆژهەڵات ناسیەوە بڵاو دەکرێتەوە ئەویش دام و دەستگای هەڕەزۆڤیتسە مانای وایە ئێمە لەگەڵ بە تاقی تەنیا خۆمان کتێبەکانی خۆمان بڵاو ناکەینەوە بەڵکە گەورەترین دام و دەستگای ڕۆژهەڵات ناسی ئەڵمانیشمان لە پشتە کە پێکەوە هاوکاری یەکتری دەکەین. نووسەران و ئەدیبانی کورد لەوێ سوود لە چاپی ئێوە وەردەگرن لەو دەستگایە نەک نووسەران و ئەدیبانی کورد من لەو باوەڕەدام هەموو ئەو کوردانی کە لە تاراوگە دەژین و لە وڵاتانی ئەڵمانی زماندانە سوود لە بەرهەمەکانی ئێمە وەردەگرن ئەو بەرهەمانەش لەبەر چی سوودی لێ وەردەگرن چونکە کتێبێکی گەورەمان داناوە لە 688 لاپەڕەدا بۆ فێرکردنی زمانی ئەڵمانی کتێبێکی پشکۆلانەترمان داناوە بۆ ئەوانی کە کەم دەرامەتن بۆ بە ئاسانی زمانی ئەڵمانی فێربوون گەورەترین فەرهەنگی کوردیمان داناوە کە زیا لە 100,000 وشەی کوردی سۆرانی تێدایە و زیاد لە نزیکەی 30,000 ڕستە و پەندی پێشینانی تێدایە کە بە زمانی ئەڵمانی وەرجێڕاوە بۆیە پێ دەڵێم ئێمە بەرهەمی عەقلی کورد بە زمانێکی ئەوروپی دەجۆزینەوە لە کوردیەوە نەقلی دەکەیت بۆ ئەڵمانی بۆ یەکەم جار لە مێژووی کووردا 30 ساڵ لەمەوە بەرفەرهەنگی کرمانجیم بڵاو کردوێتەوە کە 45,000 وشەی کرمانجی تێدایە و بە ئەڵمانی لێکم داوەتەوە ئێمە بەرهەمەکانمان بە هەردوو تیپەکە بڵاو دەکەینەوە مانای وایە بە تیپی لاتینی و بە تیپی عەرەبیش بڵاوی دەکەینەوە مەبەستیشمان لەم کارە ئەوەیە کە هەموو کوردێک توانای خوێندنەوە و بەکارهێنانی بەرهەمەکانمانی هەبێ ئەگەر کوردێ لە کوردستانی خۆمانەوە هاتبێ لە توانایە هەبێ بەرهەمێکی کە بە تیپی لاتینی دی لە تەنیشتیەوە بە تیپە عەرەبیەکەش نووساوە ئەتوانێ بیخوێنێتەوە گەلێک کەس ناحەزی ئەوەمان دەکەن دەڵێن کرمانجی بە تیپی لاتینی تەنیا ئەنووسیەوە بە تیپی عەرەبی ئەوانە بەڕاستی ئاگاداری بڵاوبوونەوەی کرمانجی نین چونکە کرمانجی لەم کوردستانی خۆمانە کە ئێستا تیا دانیشتوین لە دهۆک و زاخۆ و ناوچەکانی تر بە کرمانجی ئەدوێن بەڵام بە تیپی عەرەبی دەنووسن لە نەغەدەوە بیگرە تا ئەگەیتە ماکۆ لە کوردستانی ڕۆژهەڵاتدا بە کرمانجی ئەدوێن بە تیپی عەرەبی دەنووسن کەوا بێ تیپی عەرەبی و تیپی لاتینی هەردووچی ئەکتیڤە بزێوە بۆ نووسینی کرمانجی سۆرانی ڕاستە دام و دەستگای ئێمە یەکێکە لەو دام و دەستگا کەمانەی کە بە تیپە لاتینیەکەش دەینووسین بۆ پیتت کردوتە تیپ من تیپەکەم بەلاوە جوانترە بەڵام پیتەکەش جێگای خۆی کردوێتەوە من نەم کردووە مامۆستایانی بەر لە من کردویانە و تیپەکەم زۆر بەلاوە جوانترە وەک لە پیتەکە بچووکە پیت و بەرەکەتیشمان هەیە بەڵام باباسیەوە نەکەیت من لەو باوەڕام هەردووشی بەکارهێنم هەردووشی بەکار دکتۆر نووسەرانی ئەوێ سوود لە چاپکردنی دەستگاکەتانە بینن یعنی دیسکاونت و شتیان بۆ دەکەن بەشکم هاوکاریان بن بۆ چاپکردنی کتێبەکانیان ئێستا ئێمە کارەکانمان دەستگای خۆتان بڵێ ئێمە کارەکانمان چ لە ئینستیتوتەکەم و چ لە دام و دەستگای چاپ و بڵاوکردنەوەی ئینستیتوتەکەدا لە سنوورێکی تەسکدایە لە سنووری تەسکدابوونی مانای وایە تا ئێستا ئێمە لە هیچ لایەنێکەوە هاوکاریمان نەکراوە ئێمە خۆمان دەژێنین سەرچاوەیەکین سەرچاوەی داراییمان خۆمان مەبەستم لە خۆبە لەم کارەدا لەبەر ئەوە لە توانامانە تەنیا هەیە تا ئێستا بەرهەمەکانی خۆمان بڵاو بکەینەوە بەڵام بێگومان بیرمان لەوە کردوێتەوە کە هەنگاوێکی گەورە بنین چونکە ئێستا هاتوین جاران هەر بە زمانی ئەڵمانی بەرهەممان بڵاو دەکردەوە ئێستا بە زمانی ئینگلیزیش بڵاوی دەکەینەوە بە زمانی عەرەبی بڵاوی دەکەینەوە بە زمانی فارسی بڵاوی دەکەینەوە ئێستا کتێبێکم بەدەستەوەیە کە لە هەفتەکانی داهاتووە بۆ فێربوونی زمانی تورکی بڵاویەکەمەوە مانای وایە پەلمان هاویشت و من لەو باوەڕام نیازیشمانەیە بەڕاستی
ئینستیتوتی خوێندنی کوردی لەقێکی لە کوردستان بکرێتەوە و لەکی لە وڵاتەکانی تری ئەوروپادا بکرێتەوە ئەگەر ئێمە توانای ئەمەمان هەیە بەمانای وایە ئێمە دام و دەستگایەکی کولتوری ڕۆشنبیریمان دەبێت کە لە ئەوروپا بەرهەمی عقلی کورد دەگەێنێ بە ئەوروپا و لە ناویشەوە خزمەتی زمان و چەکەرەکردن و بەرەو پێشبردننی ئەم زمانە. زۆر سپاس دکتۆر جیهان بۆ ئەم دەرفەتە بێمەت بەخشی دووبارە. ئێمە شتێکمان نەماوەگەر بە ڕێزت شتێکت مابێت لە کۆتاییدا. من سوپاسانەکەم و سوپاسی و برانە دەکەم کە لە پشت کامیرۆ دانیشتون و سوپاسی خۆت دەکەم و چاوی بینەرانیشتان ماش دەکەم و هیوادارم گویان لە دەنگمان بێت و چاویان لە ڕنگمان بێت و ئەگەر بەرهەمێکیشمان پێشکەشکردبن و بەدڵیان بوو بێت چاویان ماچەکەم. زۆر سپاس بۆ ئێوەش. دکتۆر دوو بڕگەی بەرنامەکەمان ماوە یەکیانەوەیە کتێبێک دێن بەڕێزت بەڵام وا دیار بوو کاتەکەمان درەنگ بوو کە چاوان بەڕێزت کەوت من کتێبێک خۆم بۆ تێناو بە دیاری لەسەر ئەرشیف و کۆکراوەی کۆرۆنایە کە کۆرۆنەش کۆمەڵێک کەسایەتی جوانمان پێ لە دەستدا لە تۆزێکی مابوو منیش لە دەست بچم سەلامەت لە هاتنەوەمدا 3 مانگ لەمەوە پێش لێرە پەلاماری دام و دامی بە زەویدا بەڵام چ دانێک دانی بە زەویدا 4 هەفتە کڵۆلی کردم ئالەم و تێلاکە تۆی تیانێش بەڵامی تر وا دیار بوو من دەرەخەتی ئەو ما و دەرەخەتی جوانترین هۆنراوم بۆ نووسیوە بزانام لە دەوی کوردیا هۆنراوەیەکی تر بۆ هۆنراوەیەکی تر دەقێکی وانە نووسراوە بۆ کۆڕۆنا. سپاست دەکەم. دکتۆر جیهان وێنەیەکمان پێەیە کۆتایی بڕگەی بەرنامەکەمان پێ نیشان دەی بزان دەیناسی. ئەزانم لە هەولێرە بەڵام ناوەکەی ئێستا لەسەر زمان نییە ئەزانم کە لە هەولێرە ئەزانم لە هەولێرە بەڵێ بەڵام ئێستا ناویم لەسەر زمان نییە و بزانم بەڵێ ئەزانم لە هەولێرە نووسەرێکی نووسەرێکە لە هەولێر لە هەولێرە بەڵێ ناسم دوورا و دوورەی ناسم باشە سەرچاو بینەرانی عزیز بۆ ئەوەی ئێوەش و کەسایەتێ بناسن چاوەڕوانمان بن لە بەرنامەیەکەی لاپەڕا بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ.